حاجی دوای سووتانی بارگەکانی کۆمەڵی ئیسلامی لەوانەیە زۆرێک چاوەڕێ ئەویان کرد بێت کە کناڵی پێیان بە نەفەسێکی دیکەوە قسە بکات وە پشت لە خۆ پیشاندەران بکات، بەڵام ئەوەی کە جوان بوو بینیمان لە سۆشیال میدیاش دەنگیدایەوە بەرپرسی بارگایەک لە سەی سادق وتی ئەوان برای ئێمە نەچایان ماش دەکەین و تووڕەن قەیچێکە بارەگەمان سوتاوە چاکێکەکەینەوە، بەڵام پێچوانی مە حیزبەکانی دیکە ئەم نەفەسە لەکوێوە هەڵقوڵاوەکە کەناڵی پێیان ئاماژەی پێکردووە. ئەگەر ڕووخانی کەعبە ئاسانتر بێ لە لای تاکی مسلمان لە ڕشتنی خوێنی مسلمانێک، لە ڕشتنی خوێنی مرۆڤێک، کەواتە زۆر ئاسانترە سووتانی بارەگایەک لە ڕشتنی خوێنی هاوڵاتیەک. ئێمە ئەو ئیسلامی کە فێری کردوین کوشتنی کەسێک زۆر لە لامان گەورە بێ، زۆر لە لامان سەخت بێ، ناڕەحەتتر بێ لە دڵ و دەروونمان لە ڕووخانی کەعبە، ئێکەواتە بۆ بارەگا سووتاندن و بارەگا ڕووخاندنێک زۆر ئەهوەنترە. ئێمە ئەو هاوڵاتیانە کە هاتوون بێگومان هەمویان برا و کەس و کاری ئێمە وەکو چۆن ئەوەشمان و تۆ بۆ دەستگا ئەمنیەکان و چالاکی مەدەنیەکان کە ئەوان خەڵقی ئەم مەملەکەتن، ئەو ئامۆژگاری کە بۆ ئەوانمان هەیە کاکە تۆ هێزێکی مەشق پێکراوی دەبێ بزانی چۆن لەگەڵ گەنجێکە کە 15-16 ساڵ تەمەنێتی هێشتا فێر نەکراوە چۆن هەڵسو کەوت دەکا، لەگەڵ دنیای تەکنەلۆژیا هەڵسو کەوتی کردووە، دەبێت کە تۆ مەشقت پێکراوە دەبێت بزانی چۆن تەعامل لەگەڵ ئەم گەنجاکەی. ئەو ئامۆژگاریە کە بۆ کەسێکی وەکو دەستگایەکی ئەفسەرێکی دەستگای ئەمنی یان کارمەندێکی دەستگای ئەمنی یان کارمەندێکی چالاکە مەدەنیەکان من ئامۆژگاری دەکەم، ئەم بۆ خۆشم واریدە، بۆ ڕۆژنامە نووسەکەی خۆم بۆ ئەندامی حیزبەکەیشم بە هەمان شێوە پێویستە ئەوە لە پێشچاو بگرێت کاتی هاوڵاتیەک ئەو نە هێشتا ڕۆشنبیری نییە، لەوانەیە زۆربەی هەرە زۆری ڕۆشنبیری نەبێ، یان لەوانەیە خەڵقێک خزابێتە ناو خۆپیشاندانەکان بێوێت تەواوی حیزبەکان بخاتە ژێر پرسیارەوە کە ئەنەما هەموو حیزبەکان بەرپرسیارن و فەرقیان نییە و جیاوازیان نییە کە ئەمە لە ڕاستیان ناحەقێکی زۆر گەورەیە دەکرێت. ناکرێت حیزبێک لە ماوەی 30 ساڵە دەسەڵاتایە و هەموو سەرچاوە مادی و مرۆیەکانی ئەم هەرێمەی بەدەسەوەی تۆیش وەکو هاوڵاتیەک فەقیر و هەژار دەژیر ناکرێت فەرق نەکری. بەڵام ئەم مەبدەئە لە لای ئێمە هەیە کە دەبێ ئەم گەنجە مادەم لە پێناوی ژیانێکی باشتر هاتۆتە ناو خۆپیشاندەران دەبێت ڕێزی بگرین، دەبێت هەر بە کوڕ و منداڵی خۆمانی بزانین ئەگەر هەڵەیەکیشی کرد بۆ هەڵە پەلەماری نەدەم ناحەقێکی بەرامبەر بکەم تەواوی خۆی پیشاندانەکانی، بەڵام بەداخەوە تا ئەندازەیەکی زۆر لەوانەیە ئەو جۆرە تەسەڕوفەکە لەلایەنی ژمارەیەکی کەم لە خۆپیشاندەرانەوە کران تا ئەندازێک لەوانەیە عەتف و خۆشەویستی بۆ ئەو جۆرە خۆپیشاندانە نەهێشت.